ڕابردوودا لەسەر پێشنیاز و ڕاستپاردەی فەخامەتی سەرۆکۆماری عێراق سەنتەری دیالۆجی عەرەبی کوردی لە شاری بەغداد کرایەوە. با سوپاسەوە بۆ قسەکردن لەسەر گرنگی ئەم سەنتەرە لە ئستۆدیۆ میوانداری بەڕێز دکتۆر دانا ئەحمەدمان کردووە سەرنووسەری گۆڤاری سەردەمی عەرەبی. دکتۆر دانا بەخێر بێیت. سپاسانەکەم بەیانیتان باش. زۆر سپاس بەیانی ئێوەش باش. دکتۆر با لەوە دەست پێ بکەین گرنگیکردنەوەی ئەم سەنتەرە بۆچی گەڕێتەوە؟ کاتی خۆی طبعاً مێژووی کورد ینی کورد لە ناو بەوتەقەی مێژووی خۆیە خزمەتی حەزارەتی عەرەبی زۆر کردووە. توانم بڵێم کۆڵەکەیەکی سەرەکیە لە کۆڵەکەکانی حەزارەتی عەرەبی. طبعاً بە هۆکاری ئاینەکە و بە هۆکاری زۆر مەسائلێتر کە ڕەنگە وەخت نەبێ ئێستا باسییان بکەین، بەڵام زانای گەورەمان هەبووە کە بوونەتە زانا لە زانستەکانی بۆ نمونە زمانی عەرەبیە، لە زانستەکانی با بڵێن مێژوو جوگرافیای عەرەبیە، لە لێکسیکۆلۆژی عەرەبیە، لە سینتاکس و مۆرفۆلۆژی عەرەبیە. لەبەرەوە کۆڵەکەیەکی گەورەی دروستەی مێژووی حەزارەتی عەرەبی زانایانی کورد بوون. ئەم حاڵەتە گرنگیشی زۆری هەبووە، بەڵام بەداخەوە ئێمە نەمانتوانیوە کە سوودی لێ ببینین. بۆچی؟ بۆ دروستکردنی پردی پەیوەندی نێوان کورد و عەرەب، بۆ دروستکردنی متمانەیەکی بەهێز کە بتوانین دوایی بینای لەسەر دروستکەین لە نێوان ئەم دوو میلەتەیە کە ناوی کورد و عەرەبە. ئەم بیرۆکەیە طبعاً حیزبی بەعز کاتی خۆی لە ناوچوو کاری زۆر کرد لەسەر ئەوەی کە ڕوویەکی ناشرینی کورد پیشانی عەرەب بدە و پێچەوانەکەشی ڕوویەکی ناشرینی عەرەبیشی پیشانی کوردە. ئەمەش هۆکارێکی تر بوو بۆ لێکترازانی ئەم دوو گەلەی کە لە ناو خاکی عێراق ئاژین. لە دوای ساڵی 2003 جەنابی مام جەلال هەزار ڕەحمەتی لێبێ زۆر خەیاڵی لای ئەوە بوو کە ئێمە چۆن بتوانین پردێکی پەیوەندی و متمانەیەکی تر لە نێوان ئەم دوو گەلەیە زیندوو بکەینەوە و دەمەزەردی بکەینەوە بتوانین تەلارێکی نوێ لە پەیوەندی نێوان کورد و عەرەبە دروست بکەین. ئەوە بوو من لە یادمە طبعاً پێش ئەو ماوەیە جەریدەی هەفتەنامەی ئیتیحاد دەرەچوو کە من لەوێش ئەندامی دەستەی نووسەران بووم هەتا ساڵی 2003 دوای چۆبەغا. بیرم دێ یادی بەخێر ڕۆژێک مامۆستا شێرکۆبێکەس ناردی بە دوامە و پێی وتی لەسەر فەرمانی جەنابی مام جەلال ئەبێ گۆڤارێکی عەرەبی دەرکەین، ئەبێ ئیحتیمام بدەین بە شتی عەرەبی. ئەو گۆڤارەمان دەکە کە ئێستا جەناب منە ناسان پێی گۆڤاری سەردەمی عەرەبی. ئەم بیرۆکەی دروستکردنی متمانەیەکی بەهێز لە نێوان ئەم دوو میلەتەیە جەنابی مام جەلال تەرسیخی کرد دای مەزران. باشە، بەڵام زۆر بە سوپاسەوە یعنی جێی پێزانینێکی گەورەیە لەلایەن ئێمەش و عەرەبیشەوە کە فەخامەتی سەرۆکی کۆماری ئێستا جەنابی دکتۆر عەبدولەتیف ڕەشید کارێکی زۆر گەورەی کرد کە ئەو بیرۆکەیە ئەو هەنگاوانەی جەنابی مام جەلالی کرد بە دامەزراوەیی کردن، ینی کردی بە مؤسسە. بەڵێ کاتە دکتۆرکردنەوەی ئەم سەنتەرە لەلایەن فەخامەتی سەرۆکۆمارەوە لەم ڕۆژەی ئێستای عێراق تا چەند گرنگی ئەم حاڵەتە ئەم پرسیاری جەنابەت ئەم بە دامەزراوەی کردنەی ئەو بیرۆکەیە یان ئەو هەنگاوانە بریتیە لەوەی کە لەمە دووە بە سیستماتیک ئەم کارانە بچێت بەڕێوە. و ئەوە خاڵ یەکەم. خاڵی دووهەم لە هەموو شارەکانی عێراق بە پایتەختی عێراقیشەوە بنکەی ئەبێ سەنتەری حیواری عەرەبی کوردی بنکەی ئەبێ لە شاری سلێمانی هەیەتی لە بەغدا سەرچەکە لە شاری بەغداد لە شاری بەغدا ئەبێ لە شاری سلێمانی ئەیبێ. ئیڤنتێکی زۆر جوانمان کرد لە نەجەف و ئەمجارە لە بەغدا کرا پێرێ و ئێستا بەنیازە فەخامەتی سەرۆکی کۆمار لە شاری مووسڵ دیکا دۆ ئێمە شار بە شاری کوردستان نەگەڕین. چی ئەخەینە ڕوو ئێمە؟ یەکەم ئێمە ئەوە ئەخەینە ڕوو کە ینی بیرۆکەکەی فەخامەتی سەرۆکی کۆمار ئەمەیە. یەکەم مێژووی عەرەب
چۆن خزمەت کراوە لەلایەن بۆ نمونە وەکو نمونەیەکی هێنمەوە ئەبوو عەبدوڵای بەیتوشی کە خەڵقی ئەم بەیتوشە و مێرگاسەیە باشە ئەم زاتە مفتی هەموو عالەمی ئیسلامی بوو لە سعودیە لەو بەیتوشەوە هەڵساوە سەفەری کردووە بە بەغدا لە بەغداوە چۆتە ئەوێ گەورەترین مەدرسەی زانستەکانی زمانی عەرەبی و ئیسلامی لە سعودیە هەبووە مەلیکی سعودیە و کاتە خوشەکەی خۆی لێ مارەیەەکە 12 ساڵ خێزانی ئەبێ نازانێت کوردیان عەرەبە ڕۆژێ وشەیەک بەکارێنێت ئەڵێ کەواتە بڵین ئاوە ئەڵێ ئەو کەواتەیە عەرەبی نێوەچی تو خەڵکی کوێی دوای 12 ساڵ ژن و مێردایەتی ئەنجا ئەزارێکە ئەمە ئەڵێ کاکە ناو فڵان کەسە و خەڵکی فڵانە شوێنە مەبەستم لە چییە لەناو ئەم ینی لەناو ئەم حەزارەتەیە کەسایەتی زۆر گەورەمان هەیە کە عەرەب خۆیان نەیانتوانێت جامی مەلا عەبدوڕەحمانی جامی چه خزمەتیشی گەورە مەولەوی کە فەزیلەی هەیە زانی کە هەموو عیلمی کەلام و فەلسەفەی ئیسلامی کردووە بە 2031 دەرچەی عەرەبی ئێستا ئەخوێنە لە هەموو دنیا ئەزانی من یەک نمونە بۆ جەمع زۆر بەسەریعی لە جامیعەی ئەزهەر چوون بۆ لای شێخی ئەزهەر باشە لا دەستمان کرد بە مناقەشەکردن و ئەوانە لە پاش 12 دقیقە قسەکردن تەڕبوشەکەی دانا مش لێم پرسی وتم بۆ دانێ تەڕبوشەکەوتی ئێمە احترامی زانە ئاوا ئاگرین تەڕبوشەکەماندانێک و ئەدەبێک وتم لە عیلمی منطقە باشترین کتێب چیە ئێوەکە کە خوێنن کتێبێکی بۆ دەرهێنام لە کتێبخانەکەی ئەوتی ئەمێنای گەلەنبەوی بورهانە باشە زۆر قورسە کتێبەکە دوو کردمەوە وتم وەرە با پێت بڵێم دوو شەرحی لەسەر من ئەو کتێبە من هەموو لەبەرە بە دەرز و توماتەوە کاکە وەرە ئەم کتێبە بۆی بزانی ئەمە دوو شەرحی لەسەر هەردووکی ئێمە کردومانە مەلا شێخ عومەری قەرەداخی شەرحێکی کردووە مەلا عەبدوڕەحمانی پێنجۆری شەرحێکی کردووە ئەمە وونە لەوێ کتێبەکە هەیە حوزوری هەیە گەورەترین حوزوری هەیە بس ئەمە وونە لەوێ کە ئەوەی کە خزمەتی ئەم عیلمە عەزیمی کردووە کوردە ئەزانی لەبەر ئەوە ئەبێ ئەمانە کۆکرێتەوە فەخامەتی سەرۆکۆماری عێراق نیازی ئەوەی هەیە هەنگاو بۆ ئەوانێ ڕەهەندەکانی ئایندەی ئەوەیە کە ئەمانە بداتەوە لە یەکتری ئەزانی هەموو ئەم جوهدانە کۆ بکاتەوە و ئەمە بخاتە بەردەمی مسەقەفینی عەرب و نەتەوەی عەرب و پێیان بڵێ ئێمە ئەوە خزمەتی ئێوەمان کردووە یەک کلمە ماوە با بڵێم چونکە من لەم کەناڵی ئێوە چەند جار وتومە مشکلەی بینی ئێمە و عەرب لەناو ئەم دوو گەلە لەناو خاچی عێراقا لەناو حکوومەتی مەرکەزی عێراقیە نە ئیقتصادە نە بودجەیە نە نەوتە هیچ شتێک متمانەیە ئێمە متمانەمان نەماوە و متمانە بە نەوت و غاز دروست نابێتەوە بە اقتصاد دروست نابێت متمانە بە عەقڵە پێ بە بنیاتی عەقلێ پێ بنیاتی عەقلی و حیوار گەورەترین فاکتەرە بۆ دروستکردنی ئەو پردی پەیوەندیە بەڵێ کەواتە دکتۆر کردنەوەی ئەم سنتەرە لەلایەن بەڕێز سەرۆکۆماری عێراقەوە تا چەند ئەبێتە هۆی ئەوەی کە شوناسی کورد بە شێوەیەکی گشتی بە عەرەبی بناسیێن ئەمە ینی توانم بڵێم هۆکاری سەرەکی کردووە ئەو سنتەرە ئەمەیە شوناسی کورد لە مێژووە چۆنە ئایا ئێمە دوژمنی عەرەبوونیانە زەی تۆ تا ئێستا هەندێک محاولات هەیە ڕدودی نییە مەسعودی باشە یەکێکە لەو سەرچاوە مێژوویانەی کە ئەوەی کە لەسەر مێژوو بنووسێ نابێ نەگەڕێتەوە ئەوەی کتێبێکی هەیە بەناوی ڕوج و ذەهب جا بەرجی گەورەیە باشە لەو کتێبا باسی ئەوە کاڵێ ئەسڵ و فەسڵی کورد جنۆکەیە باشە ئەی ڕدودی ئێمە چییە ئەی سەلماندنی ئێمە چیە بۆ ئەوە نەمان کردووە زەی لەبەر ئەوە کۆمەڵێک خاڵ هەیە ئەبێ بخرێتە ڕوو وەکوتم ئێستا پێشتر خاڵی دووەم ئەوەیە کە کۆمەڵێک ڕدود هەیە کۆمەڵێک وەڵام هەیە بێ بدرێتەوە کۆمەڵێک پرسیار هەیە لە مێشکی هەموو مسەقەفێکی عەرەبە لەناو کەینونەی بنیادی نەتەوەیی عەرەبە هەیە لەسەر کورد ئەبێ وەڵام بدرێتەوە زەنی و لە هەمان کاتە پێچەوانەی ئەمانەش ڕاستە ئاگادار بە زەنی لەناو حەزارەتی عەرەبیە چەند کەسەیە کە لەناو کە بوونەتە کۆڵەکە بۆ کورد و ینی قەڵەمی جوان جوانمان هەیە ها هەر سەردەمی بەعس
چەندین قەڵەمی جوان هەیە کە دیفاعی لە قەزەیەکی کوردی کردووە، دیفاعی لە هەڵەبجە کردووە، لە ئەنفالی کردووە. یەک نمونەی سەریعت بۆ جێڕمەوە مامۆستا شێرکۆبێکەس بە ڕەحمەت بێ بۆی جێڕامەوەتی دوای هەشتاوەش شریتێکی ڤیدۆ هەبوو لەسەر هەڵەبجە کە سەدام کیمیایی پێکە. وتی لە سوید شەو بۆ گەورەترین شاعری کوردم عەرەبم لێیە ئەدۆنیس باشە وتی چارەکی سێ کردو سا چۆردی وتی کە چوون دەریایان کردەوە سێکم زانم چیەکە تەماشاکەمە گری زانی لەبەرەوە لە ناو ئەوانی شا قەڵەمی جوان هەبووە مستەقەفی چاکە بووە بەڵام لە کۆی کەینونەی عەرەبیە ئێمە نەمانتوانیوە تەرسیخی یا بڵێن ئەو وجودەی خۆمان کە هەمان بوو وەکو کۆڵەکەیەک لەناو حەزارەتی عەرەبیە بیچەسپێنین بۆیان و بیسەلمێنین بۆیان و بیخینە بەردەمیان و معلوماتیان لێ لەسەرەوە ئەزانی لەبەرەوە بەدامەزراوایکردنی ئەم بیرۆکەیە ئەوەندە ضروریە ئەوەندە پێویستە کە وەکوتم لە هەنگاوەکانی ئایندەیە و لە ئایندەدا ینی ئەبێ هەموو میلەتی کورد سوپاسی ئەو هەوڵەی فەخامەتی سەرۆکی کۆمەڵی عێراق بەدڵنیایی دکتۆر منە دوا پرسیارەدا ڕاستەکەم کاردانەوەی لایەنە عەرەبیەکان سەبارەت بەکردنەوەی سەنتەری دیالۆجی کوردی عەرەبی چییە؟ ئەو حوزوڕەی کە ئەوان هەیە ئێمەنیمانە لەو سەنتەرە بەڵێ لە ئیڤێنتەکانە ئەو حوزوڕەی کە ئەوان هەیە لەم شتێکی خۆشی بۆ بجەمەوە شعرێکی جارێکیان شعرێکی قانەعم کرد بە عەرەبی بە کوردی خوێنمە دوای یەکەم بە عەرەبی جار ئەم جارە شعرێکی جارێکیان مەحوی بوو جارێکیش نالی بوو دواییکیان یەکێ لە پیاوانی دەوڵەتی ئێستا عێراق هەستا دەتەوقەی لەگەڵ کردم و باوەشی پیاکردم و پێی وتم وتی بەڕاستی ئەمەی کە باست کرد ئەمە جێگەی فەخری هەموو نەتەوەی عێراق هەموو گەلەری عێراق ئەی ئەمە لە خۆیەوە قسەیەکە غێر تۆ ئەوەی ئەدەی بەڕووە کە من ینی باسی سێ خاڵی سەرەکیم کرد باسی ئەوم کرد کە ئێمە چیمان کردووە بۆ حەزارەتی عەرەبی لە مێژووە باسی ئەوم کرد کە زانایانی ئێمە بەو پەڕی فەخرەوە ئەو زانایانە گەورەن لە لای ئێمە کە خزمەتی ئەو زانستانیان کردووە کە خزمەتی ئەو حەزارەتیان کردووە و ڕۆڵی ئێمە چی بوو لە سەد ساڵی پێشوو لە دامەزرانی دەوڵەتی عێراقی لە سەورەی 58 و لە دامەزرانەوەی دەوڵەتی عێراقی دوای 2003 باسی ئەمە نەمان کردووە تەواجودی ئێمە چی بوو ئێمە چیمان ویستووە ئەزانی لەبەرەوە زۆر گرنگە ینی گرنگی بەم لایەنانە بدرێ و کاری لەسەر بکرێ و من دڵنیام لەوەی کە بەرهەمی زۆر باشی بێت. بەڵێ دکتۆر دانا ئەحمەد سپاس ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵ مابوویت سەرکەوتوو بن. سپاس بۆ ئێوەش.